پەیاممان ئەوەیە کە نەورۆز لا چوونی زوڵمە و خەڵک ئازادبوونە وەکو مێژ و باسی دەکاتن لە دیکتاتۆریەت بە هەمومان ئێستا بە هەمان شەوەی برایەتی کە لە کاتی ڕاپەڕین توانیمان دژمنێکی سەر سەخت لە مانجی کە ئادار بە ڕوخاندمان ئێستاش نەورۆز بکەینە هەوێنی برایەتی و تەبایی و هەموو ڕێزەکانی میلەت یەککەینەوە و حیزبەکان وەخت بەتایبەتی کە پێش مانجی ڕەمەزانە ساکترین شت تۆبێ لە گوناهەکان و تۆبە لە گوناهی تەفرەقە و تێکدانی برایەتی بکەین. بەنسبەت نەورۆز پەیامی ئێمە وەکو مامۆستایانی ئانی لە نەورۆزدا دەگەڕێنەوە بۆ سەردەمی پێش و کاتێک کە نەورۆز دەهات ئەو ستەمکارانەی لە ڕابردوو ترسیان بۆ دەچویان دەترسان لە ترسی ئەوەی ڕاپەڕینێک لە ترسی ئەوەی و سەرهەڵدانێک ڕوو بدە بەرامبەریان چکە ستەمیان کردبوو یان ستەمیان دەکرد لە بەرامبەردا هەر ئەسبابانەی کە لە ڕابردوودا هەبوون لە ئێستاشدا ئینسان هەز دەکە بواتە بۆ معنای لە هەر سەردەمانێکدا کە زوڵم هەبی دەبی چاوەڕێی ڕاپەڕین و سەرهەڵدان بکەن بۆیە باشترین شت ئەوەیە کە ئێمە پەیامی یەکڕیزی و دەست لە ناو دەست و برایەتی و هەنگاو بنین بۆ ئەوەی کە ئەو تەفرەقەیە نێرین بە یەکدەستی لە ئەگە وەکو مسلمان ئەگە وەکو کوردیش وەکو هەر چوار پارچەی کوردستان درێغی نەکەین لاپەڕێکی نوێ هەڵبدەینەوە وەکو نەورۆز یعنی ڕۆژێکی نوێ هەتا لە تەفسیری ڕۆح المعانی داهاتووە یەکێک لە لێکدانەوەکان لە سەنەورۆزی ئەوەیە واتە ڕۆژێکی نوێ حەزرەتی نوح سەلامی خوای لەسەر بێ کاتێک لە کەشتێکە دابەزین ئاگریان کردەوە گوتیان ئەوە ڕۆژێکی نوێیە یعنی یەک لە لێکدانەوەکان بە ئەو نەورۆزە ببێت بە ڕۆژێکی نوێ بە تەواوی معنا بە لاپەڕێکی نوێ بۆ تەواوی لایەنەکان بۆ تەواوی مرۆڤایەتی نەخواستە دەستپێکمان بە خراپی چونکە هەتا لە قورئانی پیرۆزدا کاتێک کە خوای پەروەردگار باسی فرعونە مردیەکان ئەکات دەرسە بۆ فرعونە زندیەکان